کەسێک تێدەگات لە دەردی من لە حاڵی پەشێ و یەش و دەردی من شەوان بێخەو تەنیا و بێزار نازانم بێت تۆ چۆن لێم دەڕوا ڕۆژ و شەوگار ئەبێ ئێستا چۆن بژیت تۆ لە دوای من چێ بەکاردێنی بۆ خۆ تۆ وێنەی من شەوێک نەبوو گەر بژیم بێ یادی تۆ سەرتە با دەرد و خەما ڕابردووی من ئەبێ ئێستا چۆن بژیت تۆ لە دوای من چێ بەکاردێنی بۆ خۆ تۆ وێنەی من شەوێک نەبوو گەر بژیم بێ یادی تۆ سەرتا با دەرد و خەما ڕابردووی من ئەڕۆم دوورە ڕۆم هیچ کاس نەمناسێ نەکانە وەکو من دڵبانم بە کەسێ دواتر جێت بێڵێ بۆ ناکاسێ گوێت پێ نەدا تاکو مردن لێت ناپەرسێ ئەڕۆم دوورە ڕۆم هیچ کاس نەمناسێ